بەناوی خودای بەخشندە و میهرەبان بینەرانی بەڕێز ئەمڕۆکە بێجگە لە ڕووداوە نێودەوڵەتیەکان بە چاکم زانی بازە بابەتێک بکەین کەوا لە گشتگایەکانی ژیانماندا جێگای خۆی کردوتەوە ئەویش بریتیە لە ئامڕازی ئینتەرنێت. ئینتەرنێت لە ئێستادا بۆتە بەچی؟ هەروەک دەزانین لە ئێستادا ئینتەرنێت لە چەند بەشێکی سەرەکی پێکهاتووە. یەک لەوانە یوتیوبە، دووەم فەیسبووک، و هەروەها سناپ و تیکتۆک و ئینستاگرام و ئەم شێوانە. لێرەدا پێویستە ئێمە هەڵوەستەیەک بکەین لەسەر ئەم وێبسایتانە بۆ بزانین هەر کامێکیان بۆ چ بەکاردێن و لە ئێستادا چین. یەکەم وێبسایت بریتیە لە یوتیوب. یوتیوب لە ئێستادا چۆن بەکاردێن؟ یوتیوب لە ئێستادا دوو جۆری هەیە. یەکەم ڤیدیۆ کورتەکانە، دووەم ڤیدیۆ درێژەکانە. و لێرەدا تاک پێویستە هەوڵ بدە خۆی لە ڤیدیۆ کورتەکان دوور بخاتەوە، چونکە بەڕاستی شتانێکی ئەوەندە باش تێدا نییە کە بە پێویست بزانێت. هەروەکو دەزانن هیچ شتێکی گرنگ لە ڤیدیۆیەکی سێ چرکەی و حەوت چرکەی بەرهەم نایەت. بەهەرحاڵ ئەمە ڤیدیۆ کورتەکان. ڤیدیۆ درێژەکانی زۆری زۆرە، بەڵام پێویستە هەوڵ بدەین تەنها سەیری ئەو شتانە بکەین کەوا سوودیان بۆ ئێمە هەیە. یوتیوب بەگشتی سوودی هەیە، بەڵام دەبێت ئاگاداری خۆمان بین لە کۆمنت و لایک و هەندێک شتی هاوشێوە خۆمان بەدور بگرین. وێبسایتی دووەم بریتیە لە تیکتۆک. تیکتۆک بەڕاستی بەداخەوە یەکێکە لە پڕڤایرۆسترین شوێنەکانی ئینتەرنێت، لەبەرەوەی تیکتۆک وەکو مۆڵگەیەکە کە هەرچی شتێکی خراپە لێدا دەردەکرێت. هەڵبەتە دەتوانرێت چاک بکرێت، تۆ تاکێک دەتوانێت تەنها سەیری ئەم بەرهەمانە بکەیتەوە سوودی هەیە بۆت، وە پێویستە شتەکان ئۆپتیمایز بکەیت بۆ خۆت. لێرەدا پرسیارە سەرەکیەکە ئەوەیە کەوا ئێمە چۆن ئەم وێبسایتانە بەکاربهێنین. پێویستە تاک ئەوە بزانیت کەوا ئەم وێبسایتانە تەنها بۆ چاک و سوودی خۆی بەکاربهێنین، چونکە هەروەک دەزانی کات شتێکی زۆر پیرۆزە لە ژیاندا، و هەرگیز وەکو تاکێک هەوڵ مەدە کاتەکان لەسەر شتانێک بەفڕۆ بدەیت کە بزانی سوودیان بۆ خۆت نییە. ئینتەرنێت وەکو هەر کایەکی دیکە شتی بە سوود و شتی بێ سوود تێدایە، بەڵام بەداخەوە لەوانەیە ئاگادار بن شتە بێ سوودەکان زیاتر بڵاو دەکرێنەوە، زیاتر سەرنجیان دەخرێتە سەر. تاکە چارەسەر ئەوەیە وەکو تاکێک هۆشیار بین خۆمان نەهێنە ناو ئەم جەنجاڵیە.